بەناوی خوای گەورە میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی بە ئێوەی بەڕێز و خۆشەی شادەبمەوە. ئەمڕۆ بە ڕووداوگەلەکانی چامپیۆنز لیگ دەست پێ دەکەم کە شەوی ڕابردوو کۆمەڵێک ڕووداوی تایبەت ڕوویاندا کە هەریەکە و لە دیوێکەوە تایبەتمەندی خۆی وەردەگرێت لە باسکردنەکانی ئەمڕۆمان و هەوڵ دەدەین قسەی تەواو لەسەر یارەکان بکەین بۆ تایبەتیش ئەمڕۆژ کە چەند یاریکی گرنگ هەر لە چامپیۆنز لیگ ئەنجامە دەرێت کە تێیدا ئینتەر میلان میوانداری لە ئارسناڵ دەکات، پاریس سەن ژەرمان ڕوبەڕووی ئەتلێتیکۆ مەدرید دەبێتەوە و بەرشەلۆنەش دەبێتە میوانی یانەی ڕێدستاری سڕبی. شەوی ڕابردوو لە ئەنجامەکانی دوێنێ لیڤەرپوڵ بە 4 گۆڵ سەرکەوتنی بەسەر چابی ئەلۆنسۆ و تیپەکەیدا تۆمار کرد و پێشەنگی ڕزمەندی خولەکەشی قایمتر کرد. ئەمە لێرە تایبەتمەندیەک بۆ لیڤەرپوڵ. هەر شەوی ڕابردوو یانەی سی میلان پاش دووشکستی سەرەتای لە چامپیۆنز لیگ دووەم سەرکەوتنی دەسەبەر کرد و سەرکەوتنێکی گەورە و گرنگ و گرانی لەسەر یاریگای سانتیاگۆ بەرنابیۆ لەسەر حسابی خاوەنی هەڵگری نازناوی چامپیۆنز لیگ و هەڵگری 15 نازناوی چامپیۆنز لیگ دەسەبەر کرد کەویش یانەی ڕیال مەدرید و کامەش گەڕانەوەیکی باش بۆ میلان و خاڵەکانی لەگەڵ ڕیال مەدرید هاوتا کردەوە. ئێمە لێرەدا ناوەستین بڵین ئەم دوانە بوو کۆتایە، نە شتی تریشمانێ. مانچستەر سیتیەکەی گواردیۆلاشمانەیە کە بە 4 گۆڵ بەرامبەر بە سپۆرتینگ لیشبۆنە و تیپەکەی ڕۆبن ئامۆریم پێش پەیوەندیکردنیەوە مانچستەر یونایتدەوە شکستی خوارد بەرامبەر بە سپۆرتینگ لیشبۆنە و سێهەم شکستی لە سەریەکی دەستەبەر کرد گواردیۆلا. تۆتنام، کارلین کاپ، بۆرمۆس و دواتریش سپۆرتینگ لیشبۆنە. لە میلانەوە دەست پێ دەکەم سەبارەت بە یاریەکەی دوێنێ تەڵعان پاولۆ فۆنسیکا بە پلانی یاریکردنی 4-2-3 یاری کرد. من لەم بەرنامەی شیکاری وەرزشەش باسیەوەم بۆ کردن وەکو شێوازی تاکتیکی فۆنسیکای کێشەیەکی نییە، هەلی گۆڵەکانە ڕەخسێنێ و هەوڵ دەدا بۆ تۆمارکردنی گۆڵ و فۆنسیکا هەوڵی ڕێکردنەوەی زۆر شتی داوە لە میلان، بەڵامەوە تەکنیکی یاریزانەکانن کە هۆکارە بۆی کە میلان سەرکەوتنەکان نەهێنێ. ئێستاشی لەسەر بێ بەیانی ئەمە دووبارەیە بێتەوە، بەڵام ئەمە پێویستی بە پەرەو پێشبردنی تەکنیکی یاریزانەکانە. بەڵام ئەگەر بچینە سەر میلان بە پلانی 4-2-3 یاری کرد و ئەو شێوازی میلان یارەکەی پێبرداوانەی هیچ کەس بەرامبەر بە ڕیال مەدرید یاری بەم جۆرە نەبردێتەوە. بۆ میلان نەهات 45 خولەک سەیری ڕیال مەدرید کە هەلەکان بفەوتێنێ دوایەوە گورزی خۆی بۆشێنێ یا هێرش هێڵگەڕاوە بەکاربێنێ. میلان بە پلانی 4-2-3 خۆی یاری کرد و لەم پلانەدا لە ڕێگەی ئاڵوگۆڕی تۆپ بە شێوازی نزیک لە یەک مەودای یاریزانەکان کە مەودای لە 10 مەتر دوورتر نەبێ لە یەک کە دابەشبوونی جیگم پرێسەکە بەو جۆرە بوو و هێڵی بەرگری میلان لە ئاستی پێویستە بە شێوەیەکی تۆکمەی مەودای نێوانیان دیاریکراوە بێت چونکە دەیانزانێت ڕیال مەدرید دەتوانێت گورز بۆشێنێ و بەهێزترین خاڵی فۆنسیکا لە یاری ئەم شەوە چ خاڵێک بوو؟ ئەو خاڵە بوو کە زۆر کەم کەس درکی پێکرد کە بەداخەوە لا ئێمە یعنی تەنها شتەکانە بینێت کە چێ گۆڵی کرد یا بۆ نمونە چیەوەی کرد، بەڵام بەهێزترین خاڵی میلان لە یاری ئەم شەوە ئەو خوێندنەوەیە بوو کە فۆنسیکا بۆ ڕیال مەدریدی کرد و بۆ حسابکردن بۆ ڤینیسیۆس جۆنیۆر کردی کە لە پاڵ ئیمرسۆن ڕۆیاڵە هاو یونس موسای دانا، هاو یونس موسای ئەمریکی دانا کە هەر لەو باڵەدا هاوکارێکی باشی ئیمرسۆن ڕۆیاڵیە کرد. ئەبەم جۆرە توانیان تەختێکی زۆر باشی ڤینیسیۆس جۆنیۆر بکردن، بەڵام ئەم خاڵە لەلایەن کەسەوە باز نەکرامە وردەکاری تاکتیکی فۆنسیکا بوو بۆ یارەکەی ڕیال مەدرید. لە ڕێی ئەم باڵەوە لە ڕێی ئەم ڕێخستنەی موسا و ئیمرسۆن ڕۆیاڵەوە میلان باڵی چەپی ڕیال مەدریدی پەک خست، ڤینیسیۆس جۆنیۆر و مێندی لەو باڵایە پەخست، کاماڤینگاش بەشداری کرد هەر نە یعنی بە شێوازێت تۆکمەیەکەیان دروست کرد و هەماهەنگیان نەبوو لەگەڵ مالکتیاوە. میلان نەفەسی نەدا بە ڕیال مەدرید کە خاڵی بەهێزی لەو باڵەوە بەبوونی ڤینیسیۆس و ڕۆدریگۆ یاریکردنی ڕۆدریگۆ لەو باڵای وار و مۆپاپیش کە چەند جارێک دەچێتەوە باڵەوە هەر هەوڵیاندا لەو باڵەوە گورز لە میلان بۆشێن، بەڵام میلان خوێندنەوەکەی فۆنسیکا دروستتر بوو و بە شێوەیەکی باشتر توانی خوێندنەوە بۆ ئەم خاڵە بەهێزی ڕیال مەدرید کە لە بەرامبەردا
میلان فۆنسکارێکی تری فۆنسیکا سوودی لە خاڵی لاوازی ڕیاڵ مەدرید بینی. خاڵی لاوازی ڕیاڵ مەدرید چییە؟ لوکاس ڤاسکێسە. چاوەکو پۆستەکەی کردیشم وتم باڵە خۆشەکەی ڤاسکێسیش بە سپۆنسەری وەستالیا و دروست بووە. جا بالفعل ئەوەی شەوێ ڕابردوو لیا و تیۆ لەو باڵەیە کردیان بەڕاستی کارەسات. بەڕاستی ڕیاڵ مەدرید دەبێت بیر لە گۆڕانکاری ڤاسکێس بکاتەوە. یعنی معقول نییە بەرشەلۆنە لەو باڵەوە گورزی خۆی وەشان، میلان لەو باڵەوە گورزی خۆی وەشان، تیپێک دەیەوێت گۆڵ لە ڕیاڵ مەدرید کات لەو باڵەوە گورزی خۆی دەوەشێنێ. بۆیە ڕیاڵ مەدرید دەبێت حەلی خۆی بکە. پێرێس دوای شکستەکەی لیلی وتی ئێمە لە مەرکاتۆی زستانە هیچ گرێ بەستێک ناکەی. ئێمە هەر بەم جۆرە بەردەوامە بین. کاکە یعنی ڕاستە تۆ پار هاتووی نازناوی چامپیۆنز لیگ و لیگە و بردۆتەوە بەبێ بوونی ئالابا و بەبێ بوونی میلیتا و بەبێ بوونی کۆرتووە، بەڵام کۆمەڵێ تایبەتمەندی کارفاخاڵ هەیە لە یاریزانی ترا جێی نابێتەوە و تۆ پێویستی بە باڵێکی تۆ باڵی چەپی بەرگریەکە باڵی چەپت تەنها بەرگری پێ دەکەیت. ئەبەم حاڵەتە توانیتە کێشەکانی دڵی بەرگری و پڕکەیتوانێ. بەڵام کارفاخاڵ هەردوو لایەنە کاکە، لایانی بەرگریەکە و لایانی هێرشبەرێکاکە. ئێستا ڤاسکێز نە لایانی هێرشبەرەکەیەکە نە لایانی بەرگریەکەیەکە. ینی سری ئەتیمادی و تیپانە بکەن کە لەو باڵی ڤاسکێز سیارەکەن کە بەڕاستی بوونەتەوەی مای پەرێشانکردنی یاریزانەوە بینیتان لە کلاسیکۆ چۆن ڕافینا تۆپەکەی کەیای بە لامین یاماڵ چۆن تۆپەکەی بردو بە ئیساحە تۆپەکەی خستیانە باڵی چەپ و دوای گۆڵیان پێتۆمارکرد. بینیتا ئینفیرادەکەی کەڵکە و چەند بە ئاسانی ڕافینا خۆی لێ دزیەوانێ و گۆڵی چوارەمی پێتۆمار کرد. بۆیە ڤاسکێز گەورەترین کارەساتی ڕیاڵ مەدریدە، ئەنجە دواتر کێشەکانی دیکە ڕیاڵ مەدرید. بەڵام من ئەوەی کە لەسەری وەستامە و خاڵانە بوو کە بۆ میلان و فۆنسیکا ئەمشەو لە یاری ئەمشەو بەرامبەر بە ڕیاڵ مەدرید تەطبیقیان کرد و لە یاری ئەمشەو خوێندنەوەی ورد و دریشتیان بۆ ڕیاڵ مەدرید کرد و لەم یاریەدا گرنگی ئەلڤارۆ مۆراتا دەرکەوت لەوەی کە چۆن بۆشایی و لە زۆنی چواردە بۆشایی ئەکاتەوە بۆ یاریزانەکان لەوەی کە حڕێتی خۆیان هەردوو باڵەکە پۆلیسیچ وە ڕافایلیاویش حڕێتی خۆیان وەرگرن. چونکە دیقەت بدەن تەمەرکوزی مۆراتا ئێستا لە هەلای زۆر گەزەڵی کاکە مۆراتا وا و گۆڵی نەکردوەوە نە، ئیشی خۆی وەکو لایانی تاکتیکی زۆر بە باشی بەڕێوە برد، نەیهێشت هیچ کاتکوێتە ژێر فشاری میلیتا و ڕۆدیگەر و توانی فەراغیان بدۆزێتەوە، لەگەڵی شاتوانی فەراغدا بە هاوڕەکانی چ بە لیا و چ بە پۆلیسیچ کە بە تایبەتی لیا و تیۆ ئەم شەو لە باڵی چەپەوە ئیشی زۆریان لەسەر ڕیاڵ مەدرید کرد و پلانەکەش سەرکەوتو بوو. ئەم بردنەوەیە بۆ میلان واتایەکی زۆریە بوو و بۆ مۆرزی میلان، چونکە فۆنسیکا پاژە و ڕەخنانی لە سەرەتای وەرزەوە لەسەری بوو. ئێستا کۆرفاسۆدی میلان وەکوی دوێنێ شەویش ڕاگەندراویشان بڵاو کردوانێ و خۆشمە و پۆستەم کردوانێکە لەگەڵیاندا. میلان فۆنسیکا ئەمساڵ دووشتی زۆر زۆر تایبەتی کرد بۆ میلان. یعنی دووشت یەکەم بردنەوە لە ئینتەر میلان کە ئەمە بۆ خودی هاندەرانی میلان گرنگیکی زۆر زۆریە بوو، چونکە 6 دێربی بوو میلان لە بەرامبەر ئینتەر میلان شکستی خوارد و ئەم دێربێژ ئینتەر میلان لە 175 بردنەوەی رابوویە لە بەرامبەرە لە 125 چانسی سەرکەوتن درابوو بە میلان. بەڵام فۆنسیکا هات لە دێربی لە نێو یاریگا جۆسەپی میاتزا سەرکەوتنی بەسەر ئینتەر میلان دانووسیەوە کە ئەمە بۆ کۆرفازۆدی میلان شتێکی زۆر زۆر گرنگ بوو. و لەو گرنگتر بردنەوە لە ڕیاڵ مەدرید کە ینی مانوێ نەمانوێ نازنا وەڵسەنگاندنی چامپیۆنز لیگە کە باسی چامپیۆنز لیگ دەکەی ئەڵەی دوو پاشە ڕیاڵ مەدرید بە دوایە میلان، لەبەرەوەی ئەم دوو تیپە خاوەنی دوو زۆرترین نازناوی چامپیۆنز لیگن. گرنگە تۆ بتوانیت بێیت لە هەڵگری نازناوی چامپیۆنز لیگ و لە خاوەنی زۆرترین نازناوی چامپیۆنز لیگ و لە نێو یاریگای خۆیدا بەو جۆرە لە خولێکی یەکەوە تا خولێکی 90 بە ئاست و بە ئەنجام بەرامبەری سەرکەوتوبی. بردنەوەی میلان پەیوەست مەکەنەوە بە بردنەوەی ترەوە، مەی بەوسم بە سەرکەوتنەکەی لیلاوانێ، مەی بەستنەوە بە سەرکەوتنەکەی بەرشلۆنەوە، چونکە دۆخی ئەو یاریانە جیاوازتر بوو. ئەمە یەکەم یاری بوو ڕیاڵ مەدرید بە تەواوەتی بە ئاست و بە ئەنجام لە خولێکی یەک تا 90 خراپ بێ. بەڵام لە کلاسیکۆ بەو جۆرە نەبوو. لە کلاسیکۆ لە 45 خولێکی سەرەتای ڕیاڵ مەدرید 3 جار لە تۆمارکردنی گۆڵۆ نزیک بوو.
لە یاری لیلا یعنی ڕیال مەدرید هەوڵێکی زۆر زۆریدا چ لە جێمی یەکەم چ لە جێمی دووەم بەڵام ئەم یاریەیان ڕاستە ڕیاڵیش هەلی بۆ دروست بوو بەڵام میلانیش هەلی زۆری فەوتان هەنی میلان هەرەوە نەبێ گۆڵەکانی کرێ هەلی زۆر زۆریشی فەوتان بۆیە براڤۆ فۆنسیکا کە بە شێوەیەکی سەرکەوتوانەم کاری بەڕێوە سەبارەت بە ڕیال مەدرید من لەسەر ڕیال مەدرید وەکوی کە بێم باسی کێشە بکەم و بڵێم ئەمە و ئەمە بەڵێ پێکانەکان کێشن لە ڕیال مەدریدە بەڵێ لە پاری کلۆپەوانێ قەنەعەتم بەم قسەیە کە کلۆپ مانگیەکی ساڵی ڕابردوو وتی منی تر وزەم پێوە نەما خەرجیکەم لەم تیپایە و تاقە بەمەوە بە یاریزانەکان بۆیەوە حەویەتیان هەبێ لە یاریکردن بۆیە کۆتایی وەرز ڕانەراتی لیڤەرپوڵ پاش 9 ساڵ بەجێڵم بەشکە بۆ نوێبوونەوە لە میانەیە ڕۆبە خۆتان نەزانم من یەکێک بووم لە هەندەرە سەرسەختەکانی کلۆب و هەرگیز حەزم بە ڕۆشنی کلۆب نەکردووە لە لیڤەرپوڵدا بەڵام کە بیر دەکەمەوە لەم قسەی کلۆب بۆ هەنێ دۆخ ڕاستە بۆ ڕیال مەدرید ڕاستە بۆ بەرشەلۆنە ڕاستە بۆ میلان بۆ زۆر تیم ڕاستە بەڵام کە بیری شەکەی تۆ نمونەی مانچستەر یونایتد دەبینی لە دوای فێرگسۆنەوە چی لێ بەسەرهاتوو ناوێری ئەم بڕیارە بێ ناوێری ئەم بڕیارە بێ یعنی ئایا نازانین تۆ ڕانەرێکی وا دروستت دەستەکەی ڕانەرێکی وا شیاوت دەستەکەی کە بەم جۆرە سەرکردایەتی بەکە بکە ینی دۆخەکە زۆر زۆر تەموو مژاویە نمونەی مانچستەرمانەیە و نمونەی ئەم وەرزەی لیڤەرپوڵیشمانەیە کە دوای کلۆب ئەم تیپە چۆن بەرەو پێش و بەرەو پێش چووە دۆخەکە لە ڕیال مەدرید سەیریکەن هەموو ئەو قورسەی کە ئێستا ئەم پامم بۆ هەندەری ڕیال مەدریدە کە من بە داوای لێبوردنی شەوی ڕابردوو هەنێ بۆ گاڵتەوگەپ ینی هەنێ پۆستوشتمان لەسەری کرد بەس یعنی نازانم من لە 4 ساڵی ڕابردووە نابینم یانە هەبێ هێندەی ڕیال مەدرید پڕدەستکەوت بێ و هەندەر هەبێ بە هێندەی ڕیال مەدرید دڵخۆش بێ ئەم هەموو نازناو دەسەبەرکردێ قبوڵی کە قەیچێکە با هەموو ساڵە تۆ نازناوەکان نەبیتەوە ینی خۆ تۆ ئۆکێ هەموو ساڵێ هەرچی نازناوی گەورەیە تۆی بیتەوە کاکە پێرار چامپیۆنز لیگ و خولی ئیسپانی بردوێتەوە پار هاتووی جامی بەسەر پێرار چامپیۆنز لیگ و لیگە بردوێتەوە پێرار جامی شاو بردوێتەوە سوپەریشیانە لەگەڵا بردوێتەوە پار هاتوویت سوپەرێ بردوێتەوە و جامی خولی ئیسپانی بردوێتەوە چامپیۆنز لیگە بردوێتەوە ئەم ساڵ چاوەڕێکە با ئەم ساڵ دەست بەتاڵ بێ ڕیال مەدرید خۆ دنیا کۆتایینە ڕیال مەدرید هەموو ئەم ڕەخنەی کە ئێمەی لە ڕیال مەدرید و باس لەوەکەین کە ئەنچلۆتی تووشی چاقبەستووی بۆ لەگەڵ ڕیاڵەیە بۆ نمونە بە شێگەی ئەڵێن چیلۆتی ئاوت بە شێگەی ئەڵێن چیلۆتی بۆ دەرەوە هەموو ڕیال مەدرید دە مۆرزە 3 یاری دۆڕانەوە هەموو ڕیال مەدرید لە پارەوە لە شکستەکەیت لە کۆمەدیدەوە 3 یاری دۆڕانەوە یاریە بەلیل دۆڕاوە کە ئەمە تا ڕادەیە قسێکی زۆر لەسەر ڕیال مەدریدە یارییان کلاسیکۆ بۆ بەرشەلۆنە دۆڕاوە بە میلان دۆڕاوە لە یاریی لوتکەی چامپیۆنز لیگ ینی کە ناوی میلان و بەرشەلۆنە دێنی ئاساییە شکست بەمانە بۆیە ئەم وەستانە نێودەوڵەتیە سەنگی مەحەکە بۆ مانەوەیان چیلۆتی بە تایبەتی دوام یاری خولی ئیسپانی کاتێ خول دەست پێ دەکاتەوە چامپیۆنز لیگ دەچنە ناو ئەنفیلد ڕەنگە و کاتە دۆخەکە شتێکی تر بێ بەڵام ئەم وەستانە نێودەوڵەتیە دوا دەرفەتە چونکە ڕیال مەدرید دەرفەتی تری نییە بۆ چاکردن دەرفەتی تری نییە بۆ گۆڕانکاری ئەگەر ئەنشلۆتیەوێ بەردەوام بێ وەکوی چۆن لە کۆنگرەکەش ئەم شەو دوایەوەتە دەروتی ئەمە هێڵی بەرگریمان خراپە بێت چاکیکەین ئێخۆ بە ئەبێ نابێ ئەبێت چاکرێ چۆنی چاکی و خۆت ڕایەنەری بایی ئەو نە ساڵە ئەزمونت هەیە وەرە چاشیکە ڤاسکێز بە کەڵک نایە لای بە میلیتاو بخەرەوە شوێنەوە فای خۆ بێنە لە دڵی بەرگری یاری بکە ینی تۆ ئەوە چەند یاریاری بە ڤاسکێزەکەی خەلەل لەسەر میلیتاویش دروست بووە سیرەکەی کەوتەڵە و یارەکانە دۆڕێنی ئەکە تۆ هەر ئەدۆڕێرە دۆڕی وەرە تاقیکردنەوەکە بۆ جۆرەکە میلیتاو با بێتە باڵی ڕاست و فای خۆ با بێ بە دڵی بەرگری یار کەس نییە تا مێرکاتوی زستانە دەست پێ دەکات ئەو ئایامە گوزەش ئەگەر ڕیال مەدرید نازناوێوێ ئەوە نەما بڵێ لە مێرکاتوی زستانەیە من هەر بەم تیپەوە بەڕێەکەم بەم تیپەوە بەڕێ ناکرێت ئەم وەرزە جیاوازە ڕکابەرەکانت بەهێزن یاریەکان زۆرترن تونترن بەهێزترن باز لە چامپیۆنز لیگ تۆ 2 یاری بۆ زیاب بۆ جگە لەوەی کاگەر هەیە تۆ بچیتە قۆناغی پاشکۆ و 2 یاری تریشت بۆ بە زیابێت 4 یاری بۆ زیابێ ئەمە تااقەت پڕوچێ نەبوت ئەمە تااقەت پڕوچێ نەبوت بۆیە دۆخەکە زۆر زۆر قورس دەبێت ڕیال مەدرید دەبێت جیاواز لە ساڵانی ڕابردوو لە مێرکاتوی زستانەیە گورزی خۆی بۆ شوێنێت جا طبعاً
ئەمەوێ قسە لەسەر ئەو تیپانی تریشکەم تۆ سێریکەن ئەم پامەم بۆ هاندەری ڕیال مەدریدە کە ئەمە یعنی خۆیان لە دۆخی خۆیان تێبگەن ڕیال مەدرید سێ یاری دۆڕانەوە سێرکەن چاڵایە دروست بووە سێریکەن لە مانچستەر سیتی چییە گوزەرێ چوارشەمەی ڕابردوو لە کاراباو بەرامبەر بە تۆتنهام مانچستەر سیتی ماڵاوایی لە کارلین کاپ کرد ئاساییە پاڵاوەندێکی ئاساییە ڕۆژی شەمە لە یاریگای بۆرنمۆس بەرامبەر بە بۆرنمۆس بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک شکستی خوارد کە 2 گۆڵیشی لێکرا بوو دوایتر گۆڵێکی کرد بۆی ئەنجامەکەی بێنێتەوە ئاسایی ئەم شکستانەژە بێت لە خولاو شتێکی ئاساییە ڕۆژی سێشەمە بەرامبەر بە سپۆرتینگیش بۆنە سەر ڕاوی سەرەتا گۆڵێکە تۆمار کرد 4 گۆڵە لەسەر تۆمار کرا کورە ئاساییە گواردیۆلا سیناریۆی هەیە لەوەی ئەمانە ڕێگەکاتەوە و دوایی لە کۆتایە هەرخۆشی نازناوەکان هەباتەوە ئەی بۆ ڕیال مەدرید چەند جار وای کردووە ئەی ڕیال مەدرید هەر بە خۆتان چەند جار تیپە گەورەکانی بە دوایەکە ڕیس کردووە مەی کردووە بۆ ئەم چییە بۆ ئەو چییە نا ئەمە دووفاقیە ئەمە ڕێگەی نابێتەوە ئەمە لای من تێپەڕ نابێت بۆ هەردوو لاوەکو یەکە بەڵێ گواردیۆلا لە دوای تێکسیکی بەگەریشتیان و ڕۆشتنی لە مانچستەر سیتی گواردیۆلایەکی ترە طموح و حەز و خولیای گواردیۆلا لە یاریکردن و تەکتیکی مانچستەر سیتی و لە بەڕێوەبردنی یارەکانی مانچستەر سیتی دەیبینی جۆرێکی ترە ئاساییە ئەم تیپە گەورانە لەم دۆخەی ئێستەیە بکەونە هەڵەوە لەم دۆخەی ئێستەیە شکست بێنن لەم دۆخەی ئێستەیە یعنی خاڵ لە دەست بدەن چ ڕیال مەدرید بێت چ مانچستەر سیتی بێت چونکە مانچستەر سیتی ڕاستە یانەیەکی گەورە نییە و ئێمە بەو جۆرە باسیگەین بەڵام لەلایەنی یەکێک لە هەرە باشترین ڕانەرەکانی تۆپی پێوە بەڕێوە دەبرێت مانچستەر سیتی قوبوڵێتی لەوەی سیاری بدۆڕێنێ و لەوەی ئەم ساڵ بێ دەستکەوتوێ بەس گواردیۆلا قوبوڵی نییە چونکە کەسایەتی گواردیۆلا و ئەزمموی گواردیۆلا لە بواری ڕانانە بەو جۆرە نییە ساڵی بەم جۆرە بەڕێ بکە گواردیۆلا بەو جۆرە نییە سیاری لە سەرێک بدۆڕێنێ لە سێ پاڵاوانێتی جیاوازە بەڵام بۆم دۆخەی یەسێمە کۆی گشتی کەینەوە سەری ئەکرێ بە دۆخێکی ئاسایی وەسفی بکەین چونکە ئەم تیپانە قابلیەتی ڕێکبوونەوەیان هەیە قابلیەتی نوێبوونەوەیان هەیە و توانای گرێبەستکردنیان هەیە و توانای هێنانی یاریزانی سوپەریان هەیە و ڕاهێنەرەکانیان بایی ئەوە ئەزممویان لە بواری ڕانەرانە هەیە کە تیپەکەیان ڕێک بکەنەوە بۆی من ناتوانم ێستا قسەی کۆتایی لەسەر مانچستەر سیتی بۆ بکەم بڵێم گواردیۆلا ئاوت لەبەرەوەی گواردیۆلا خۆشایە نەوەڵا قەت غەڵەتی وا ناکەم ناتوانم بڵێم ئەنچیلۆتی ئاوت وەکو پار کە دۆخەکە میلیتا و جەماعەت پێکان بۆ هەمووان گرێویان بە دۆڕانی ڕیاڵەوە کرد بە شیکەرەوەتەوە بە ڕۆژنامەنووسەوە بە هەندەرتەوە بە ناهاندەرتەوە دوایی کە لە کۆتایی وەرزە هاو چامپیۆنز لیگ و لیگەکەی بردەوانێ خواهگەی لێ ئەوەی ئەوان باسی ڕیاڵ و ئەنچیلۆتیان کردوونی ئەوان وەسفیان کرد بەخوای گەورە مەجال بۆ ئێمە نەماکە قسەی لەسەرکەین هەر مەجال بۆ ئێمە نەماکە قسەی لەسەرکەین هەمووی ون بوو وەکو مۆزوعەکەی تینهاگ لە مۆزوعی ڕۆناڵدۆیە کە ڕۆی ئایستایش کرا ئای بارودۆ ئای هەڵسەنگی ئای هەڵیان نابە شاخاو هەڵیان نابە داخاو سوبحان الله ئەو تینهاگە دەرکراوە یەک کەس ورتە لە دەمیەوە دەرنا سۆر سەیرە دۆخەکە هیچ ئێمە لەوە نین کە قسەیەکمان کرد ڕاکەین ئێمە ئەوەی کردمان دەڵێن ئێستش ناچین لە خۆمانەوە فیشەک بنین بە تاریکیەوە زۆر ئاساییە مانچستەر سیتی سیاری لەسەر یەک دۆڕانوە من بە دۆخێکی ئاسایی وەرێکدم لە گواردیۆلا ڕادەبینم دۆخەکە ڕێکاتەوە ڕیال مەدرید سێ یاری دۆڕانەوە زۆر ئاساییە لای من لە ئەنچیلۆتی ڕادەبینم دۆخەکە ڕێبکاتەوە ئەمانە ڕاهێنەری ئەزموندارن ئەمە کارگەڕەکانیان تیپەکانیان خاوەنی پارەیەکی باشن کە ئەگەر مەبەستیان بێ بگەڕێنەوەنێ لە مەرکاتۆی زستانە کامووی مانگێکی دیکەی ماوە دەست پێ دەکات ئەتوان تیپەکەی خۆیان نۆژەم کەن و بێنەوانێ بۆیە من ئێستا قسەیەک ناکەم دوایی مانگی چوار دانیشتنکەن بەڵام گلەیمەیە پێم وایە سیتی پێویستی بە نوێبوونەوە هەیە پێم وایە ڕیال مەدرید و ئەنچلۆتی پێویستیان بە نوێبوونەوە هەیە قسەم لەسەر ئەمانە هەیە بەس نایەم بڵێم ئاوت خەتەرە چونکە دوایی دیار نامێنی بۆیە
شتەکان با بە دۆخی خۆی بڕوە دێمە لای کۆمنتەکان لەگەر تایبەت بێباری ئەم شەو و دواتر دەچمە سەر بەرشەلۆنە وەم یاریە گرنگەی چونکە سەرکەوتنی ئەم شەوی بەرشەلۆنە زۆر زۆر گرنگە ڕاستە لایەوە یارەکە ئاسانە و یارەکە یعنی بەشتی یاسایی وەریەکردن بەرامبەر بەم یانە سڕبیە و بۆی کە بەڵام مەلعبەکانی دەرەوە لە چامپیۆنز لیگ زۆر قورسن بۆیە زۆر گرنگە فلێک ئەو مامەڵە تەندروستە بکاتەوانێ ئەو وردبینیە بکاتەوە بۆ ڕێدستار چونکە خۆتان نەزانن گورزوەشانی ئەم تیپانە لە دەرەوە قەرەبووکردنەوەکەی زەحمەتە و سەرکەوتنەکەی ئەم شەو بۆ بەرشەلۆنە زۆر زۆر گرنگە من پێم وایە هەنگاوێکی گرنگی بەرشەلۆنەیە بۆ گەشتن بە قۆناغی داهاتوو سەرڕاوی یارەکە بە ئاسان بینن بەڵام ئەبێ وریا ئەوە بی کە ئەم تیپانەی چامپیۆنز لیگ لە 90 خولە کاتوانن گورزی خۆیانە لێبۆشێنن ڕاستە بە درێژایی پاڵنتەکە ناتوان گورزی لێبۆشێنن بەڵام لە 90 خولەک ئەتوانن گورزی خۆیان بۆشێنن کاگەردیەڵێ من وەک هەندێکی ڕیال ئێستا زۆر لە لاماسایە دۆڕان ڕیال چونکە ئەوەی ئێستا مەجای گەڕانەوەی تێدایە بەڵام دۆڕانەکانی کۆتایی وەرز هەمیشە بێ دەستکەوتت دەکەن پێکانی کارفەقاڵ و شوێن چۆڵی کروس پێویستیان بەکاری خێراف زیرەکانەیە کە ئەمە لە کارلۆ چاوەڕێ دەکرێت ڕایان دەگرین سەرنجێکی جوانە دەستت خۆش بە کاگەردی کاگڕێبین ئەڵە سلااو کاک محەممەد ڕیاڵمەدیت پێویستی بە چییە تا بێتەوە ئاستی خۆی پێم وا بێ ڕیاڵ هەو ساڵ هیچ نابات ئەخە دێ ڕیاڵمەدیت سیاری دۆڕانوە ئەبێ چاوەڕێکین من ناتوانم ئێستام قەرارە بەم بەس دەبێت چاوەڕێکین بەڵام بەڵێ ڕیاڵمەدیت کێشەی هەیە بە چارەسەریکە ئەمە گرنگترین خاڵە ڕیاڵمەدیت کێشەی هەیە بە چارەسەریکە کاگاوکارەڵێ باڵە خۆشەکەی ڤاسکێز باشە هۆکار چیان شڵۆتی یاریزانێکی لاو سەر ناخات تاقیب کات و کەزانێت ڤاسکێز ئاستی خراپەیان بۆ تاکۆتای یاری پێدەکات کە توانای ڕاگرتنی لیاوی نەبوو بۆ ناتوانێت شتێکی نوێ تاقیب کاتەوە ئەمە پرسیارە جەوهریەکە ئەم شەویش هاتوۆتە دەرەوە دوای یاریەکە وتی ئێمە بێ لە ئاستی بەرگریا خۆمان ڕێبخێنەوە یاری پێشوو ژوای وت دوای کلاسیکۆ ژوای وت هیچ شیشمان نەبینەوە گۆڕانکاریمان نەبینەوە ئەگەر دوای وەستانە نێودوڵەتەکان ئەمەی نەکرد کەواتەمە خۆڵ خەڵەتانیان چیرۆتی هەمومان هەڵە خەڵەتێنەوە قسانە هیچی ئەسڵی نییەکە لە کۆنگرەکانایکە کاک مەحسین ئەڵێ میلان باشترین یاری کە ڕیاڵیش بەدەستی ئەنشیلۆتی کەمکەم بەرەو پوکانەوە دەچێت مامۆستا داود دەڵێ ئەنشیلۆتی بەرپرسە کڵۆب کە زانیان تاوە بۆ لیڤەرپوڵ مدەڕیبیان گۆڕی بۆ ڕیاڵ نایگۆڕێ لە یاری سوپەری ئەوروپاوە خراپە ئاخر موشیلەکە لەوایە مامۆستا داودی بەڕێز ڕیاڵمەدید وەرزی ڕابردوش لە مانگی 11 و دەیا خراپ بوو بەڵام کۆتایی وەرزوانە بوو پێشووتریش عینن شێوەی هەبووە کە گرێبەستی بنزیمەی نەکردووە هەر لە کۆتایی نازنای بدۆتەوە بۆ یەکرێ مەڵسەنگاندنە لە هاوی نابکرێت چونکە گەر ڕیاڵمەدید ئێستاش دەستبەرداری ئەزانی کە دەتوانێت ڕیاڵمەدید دەستبەرداری ڕانەر بێ ئەو کاتە دەتوانێت دەستبەرداری ڕانەر بێ کە لە هیچ پاڵەوانەتیەکان نەما بێ بەڵام ئێستا کە ئەگەر هەر چانسێکی بێ لە پاڵنتێکی کارڕکابەری بکە نابێت لانەکە لە خۆی تێکبا چونکە قورسە ڕیاڵمەدید ئێستا بگاتەوە ئامانجەی کە ڕاهێنەری دیاریکراوی خۆی هەڵبژێرێ یعنی ڕەنگە ئێوە ڕۆبن ئامۆرین بڵێن بە شتێکی جیازە ڕۆبن ئامۆرین بۆیە ڕانەراتی مانچستەر دووەرەگرێ مانچستەر تا 2 ساڵی تریش داوای نازناوی لێ ناکە بەڵام داوای دروستکردنی تیپێکی تۆکمی لێکە بەڵام ئەو ڕانەرەی دێتە ڕیاڵمەدید ڕاستەوخۆ داوای نازناوی لێکرێت داوای تیپ دروستکردن و تۆکمەی تیپێت لێ دروست ناکرێت داوای پشتبەستن بە قوتابخانەی لاماسیا پێ ناکرێت نه پێ دەوترێت بیبەرەوە پێ دەوترێت نازناو بەدەست بێنە ئەمە ئامانجی ڕیاڵمەدیدە کە جیاوازە لەو تیپانەی تر تیکی تاکاڵێ و هەڵای بەسەر ڕیاڵ هاتوۆتۆ باسایی بینیانە ئەگەر بە پێوەریەوەی کە بە دۆخێکی زۆر زۆر ئاسایی ببینم لە ڕووی یاریکردنەکان و لە ڕۆی گۆڵانی لەسەری تۆمارەکرێن نە ئاسایی نییە چونکە ئەو گۆڵانەی کە لەسەر ڕیاڵمەدرید تۆمارەکرێ پێمانەڵێ ڕیاڵمەدرید کێشەی هەیە بەڵامە کۆی کە تیپێک لە مۆرزایە سێ یاری دۆڕانەوە ئەروەڵا زۆر زۆر ئاساییە و زۆر زۆر بە باشیشتی بەتوانێت ڕێک بێتەوە بێتەوەمی قەرەبوو بکاتەوە وازە حەتیکی تاکە بەڵام وەکو دۆخی گۆڵەکان من پێم ئاسایی نییە و پێم وایە دەبێت ئیشی لەسەر بکرێت لەوەی دۆخەکە بە تاوەتی ڕێک بکرێتەوە کاگومەر ئەڵێ مەسەلە پێکان نییە خۆپێشتی ژێر پێکانە بووە ئەنچلۆتی تووشی چەقبەستوی بۆ لە پلانەکانیدا ئاخر پێکان تا پێکانە گۆڕە عومەرجان تۆ خۆت گۆڵپارێزی یاریزانەکان هەمووی دەبینی کە چۆن ماوەڵە دەکات کاتێ تۆ بەرگریەکانە پێکان بوو بەوەی کە مێندیە گەڕاوە دەبوون بە سێ بەرگری کار تۆ دڵی بەرگری داپۆشی بەڵام باڵەکان
تۆزانی ئێستا ئێڵبی و ئاڕبی چەند گرنگن لە تیپەکانە، چەند گۆڵکارن، چەند تۆپ ترێنەرن، چەند ئەسیستکارن، بڕسێری تەواوی تیپە گەورەکان کەم دووباڵە چەند دەگرنگن. کاتێ تۆ کەلێن یم دووباڵەت هەبێ بۆ قەرەبوو ناکرێتەوە. ئەم شەو تیا و هەموو کاتێ لە میلانە یعنی دایم کە یاری کردووە، یاریزانێکی زۆر باش و لاوە، بەڵام پەنێکی یاوە. بەڵام ئەم شەو گۆڵی کرد و زۆر باشی ژیاری کرد. دڵی بەرگری ئەکرێت لە هەردۆخێکا بێ باش یاریکە، بەڵام باڵەکانە نییە، هەر ئەبێ یاریزانی باش و سوپەر بن. کاگە ئەحمەد هەڵێ ڕیاڵ مەدید پێویستی بە گۆڕانکاری ڕیشەیە، چونکە ڕیاڵ گۆڵکەرێکی یەکلاکەرەوەی نییە و لە ماسووێکی زیرەک لە ناوەدەویش پێویستی بە نوێکردنەوەیە. ڕیاڵ هەمویان خراپ بوون، تەنان لۆلین نەبێ کاچێوان واڵێ. کاکە ژیوار ئەڵێ ڕیاڵیان قەفڵ کردبوو. ئەڵێ ئێستەیانە هەیە لە بەرشەلۆنە بێسر لە هەموو ڕووەکانەوە کاکاروان واڵێ. بەرشەلۆنە یانەیەکی بێزە لە وەرزی ئەمساڵە، بە زۆک و تۆ بڵێ هێزی تۆ توانی ئێستا گرۆکەی بە بەرشلۆنەوە بڵێ ئەمساڵ چامپیۆنز لیگ دەبە؟ ئەگەر ئەمە بێ هیچ جانێ لە بەرشلۆنە بەێستر نیە، بەڵام من دڵنیام من نە تۆ ناتوانین ئەم ساڵە گرەوە بە بەرشلۆنە بکەین، بۆیە ناتوانین بڵین بەرشەلۆنە لە هەموویانەکان بێسرە، بەڵام ئەتوانین بڵین بەرشەلۆنە دڵخۆشکەرە. بەرشەلۆنە پێمانەڵێ دەیوێت بگەڕێتەوە، دەیوێت بەرشەلۆنەی ڕابردوومان نیشان باتەوە، بەرشەلۆنەی کە هەموو ساڵ ناساڵێ بۆ پاڵۆنتێکی چامپیۆنزیک ڕکابەری دەکەێت. بەڵێ بەڕێزان دەچمە لای کاکە بڕیار کە ئێستا لە یاریگای نەورۆز ئامادەیە. دەپرسم لە بارودۆ خێوەیە. بڕیار جان سڵاوت لێبێ، چەند خولێکێکی کەمم ماوە، هەر کاتێم بە خۆت دلانم دۆخەکە و کەمپینەکەی کاکەبارین چۆن بەڕێوە دەچێت بۆ پێش یاری نەورۆز و گەرمە. بەڵێ محەممەد سڵاو لە تۆ بێ، سڵاو لە بینەرانی کەناڵی پەیام بێت. ئێستا ئێمە لە یاریگای یانەی نەورۆزین، هەڵبەت یاریگان و یەکەم بەبەسمە کە تیایدا ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە و ڕۆژێکی ئەتوانە بڵێن پیرۆزە، کە کەمپینێکی جوان، کەمپینێکی زۆر باش بۆ کاکەبارین سازەکرێ ئەمڕۆ لە یاریگاکە لە چەند شوێنێکی یاریگاکە سندوقی کۆمەکی بۆ کاکەبارین دانراوەکە لە یاری ڕابردوو تری نەورۆز واتە 2 هەفتە پێش ئێستا بەرامبەر یانەی تەڵەبە بوو، دیمەنی کاکەبارین بڵاو بۆ کە بە بتڵی ئۆکسجینەوە لەنەوە هاندەران بوو. هەڵبەت ئەمە چەند وەرزێک دەبێت ئەم منداڵە ڕۆحسووکە بەم شێوەیە لەگەڵ باوکیدا بە هاوکاری باوکی دێتە یاریگاکانەوە بۆ هەموو یاریێکی نەورۆز ئامادەیە و پاڵپشتیە و یانەی شاری سلێمانی دەکات. ئەم دیمەنە هەرزوو لەنێو سۆشیال میدیای عێراقی و کوردیەکانە بە تایبەتی تەشەنێستەند و بڵاو بۆوانێ و دۆخێکی هاوسۆزی و کۆمەکی دروست کرد. یانەی وەرزشی نەورۆز بە هەماهەنگی لەگەڵ دەستەی هاندەرانە کەمپینێکیان ڕاگەیاندووە کە ئەمڕۆ لە نێو یاریگاکە چەند سندوقێک ئامادە کراوە بۆ کۆکردنەوەی کۆمەک و هاوکاریەوەی کە ئێمە لە چەند خولێکی ڕابردوو بینیمانە بەڕاستی بەدەما هاتنێکی زۆر باش هەیە بۆ ئەم کەمپینە و هاندەران، نەک هەر ئەمڕۆ هاندەرانی یانەی نەورۆز بەڵکو هاندەرانی یانەی گەرمەش دەبینم بەو پەڕی گەرم و گوڕیەوانەی ئامادەیان تایەکە بەشداریان کەمپینە بکەن. من لێرە سەرۆکی دەستەی هاندەرانی یانەی نەورۆزم لەگەڵ محەممەد کاکتوانە لەمێ سەرتا بچمە لای ئەو کاکتوانە سڵاو لێبێت. خۆشەویست و بەڕێز ئەم کەمپینی ئەمڕۆ تا ئێستا چۆن دەیبینن؟ گەرم و گوڕی پێوە دیارە و لە چ ئاستێکە؟ منەمەوێت سەرەتا ئەم کەمپینە بە ڕۆژێکی مێژووی لە یانەی وەرشی نەورۆز و دەستەی هاندەرانە هەڵسەنگێنم لەبەرەوەی ئەم کەمپینە بۆ کاکەبارین بوو. هەمومان نەزانین کاکەبارین چەند ساڵێکە لە ناڕەحەتیایە، یعنی هەست دقیقە هاتەم یاریگایەمە هەزمان بە ناڕەحەتیەکرد، هەستمان بە ماندووبوونیەکە کرد کە ئەو مناڵەتیایەتی، بۆیە بڕیارمانە ئەم کەمپینە ڕاگەێنین. پێشبینیەکری شەڵا بگاتەوە ئاستێکی تر چارەسەرەکە لە دەروی وڵات بۆ بکرێت، حتا وەکو بڕی ئەو پارەی کاکەبارین پێویستێتی کۆ نەکرێت ئێمە دەزەم کەمپیناڵ ناگرین، دوایە ئەیرەش ئەیبینە بازاڕ، ئەیبێنە شوێنە گشتیەکان هەتا وەکو کاکەبارین نەزادی بێ لەو نەخۆشیە. وەکو دەستەی هاندەرانی نەورۆز چیتانێ بۆ دەستەی هاندەرانی یانەی دوهۆک، یانەی هەولێر، یانەی زاخۆ کە بەنیازن و یانەی دوهۆک و هەولێر کۆمەکیەکان کۆ کردوێتوانێ ئەم هەماهەنگی و ژیانی پێکەوەی و هاوکاریە لە نێوان یانە کوردیەکان و میلەتەکە بەتایبەت چۆن هەڵدەسەنگێن؟ پێویست ناکەم من دەستخۆشیان لێکەم لەبەرەوەیان خۆیان سەرتۆپی جوان. بەڵێ سوپاس بڕیارجان.
واروها سپاس بۆ دەستیان دەرانی نەورۆز و سپاس بۆ کاکەتوانە و بە هیوایەوەی کە ئەمە بەڕاستی کاکەبارین ئەو پەیامەی گەیان کە وەرزش پەیامی ئاشتیە، وەرزش بۆ هەمومانە وەک دەبینن بەڕاستی من دڵخۆشم بەم پاڵپشتی لە زاخۆ و لە دووهۆڵک و لە هەولێر و ئەوە تاڵێ هاندەرانی گەرمە هاتوونەتەوێ بۆ هاوکاریکردنی و منداڵە بەشکە ڕزگاری بن لەو بتڵە ئۆکسسیجینی کە بۆ هەموو شوێنێک بە دواوەیەتی خی گەورە هەموو لایەکمان سەلامەتکە و ئەمە شانازیێکی گەورەیە بۆ هەموو لایەکمان ئەگەر بێتەوە مناڵە خی گەورە چارەسەری بداتیەوە بتوانن لەم بتڵە ئۆکسسیجینە ڕزگاریکەن. لێرەدا شیکاری وەرشی بە کۆتا دێنم شاد و کامەرانە خواتان.